دەستگای مرۆیی مام لە چوارچەوەی بەسەرکردنەوەکانیان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان یارمەتیەکانیان گەیاندا خێزانەکەم دەرامەتەکانی شارۆچکەی قەڵاتزێ ئێمە لە دەواازی شارەوە پێشوازیان لێ دەکەین کۆمەڵێکی زۆر خێزانی هەژار هەیە لێرە کە بەڕاستی بژێوی ژیانیان لەسەر ئیشی ڕۆژانەیە ئەم دۆخەی کۆرۆنا بێموچەیی کاری کردوتە سەر ژیانیان ئەمە بە سپاسەوە ئەمڕۆ سوپاسیان دەکەین ئەرکیان بەرز دەنرخێنین کە قەڵاتزیان بیر بوو خێزانەکانی قەڵاتزیان بیر بوو ئەوەی کە من بزانم ئەمە هەنگاوی یەکەمیان و سەردانی یەکەمیانە لە داهاتوودا بڕیارە چەند جارێکی تر بێنەوە ئەوەی کە پێیان بکرێت بۆ ئەم دەڤەرە بیکەن داوان لێ دەکەین کە دوجاریان نەبێت. ئەمڕۆ بە باشمانزانی کار و چالاشیەکانمان ئەرکەکەمان بگەینە سنووری ڕاپەڕین و ناومەرکەزی ڕانیە و دەور و پشتی قەڵاتزێ و چەند گوندێکی دەور و پشتی گوندی زینی وەرتێ بورن لەگەڵ دۆڵی شاورێ ئەوەی کە گرنگە و ئێمە بەردەوام جەختی لەسەرەکەینەوە و تەرکیزمان لەسەرێتی ئەم هاوکاریانە بگاتە دەست ئەو کەسانەی کە لەم دۆخەیە گوزەرانیان زۆر خراپە لە حاڵێکی خراپدان بە بێ گوێدانە جهتێکی تایبەت یاخود دینێک بێ یاخود نەتەوەیەک بێ یاخود ئاینێکی لایەنێکی سیاسی بێ ئەوەی کە پێویستی پێبێ ئێمە هاوکاریەکانمان یەگەینە دەست چونکە بەردەوام کارمان لەسەرەوە کردووە دەستگای مرۆیی مام دەستگایەکە بۆ هەمووانە. ئێمە وەکو ڕێکخراوی ماڵێک بۆ لاوان زۆر سپاس دەستخۆشی ئاراستەی دەستگای مرۆیی مام دەکەین کە هاوشێوەی شار و شارۆچکەکانی تر شاری قەڵاتزیان بەسەر کردو و کۆمەڵێک هەژار و کەم دەرامەتی ئەم سنوورە بە سەبەتە خۆراکەکانیان سوودمەند دەبن